تاکید ئەمە ناو مەلعبی خۆمان بوو لە دەستدانی دوو خاڵۆمەوەکو خەسارە وایە بەڕاستی ئەمە دوو گۆڵ لە پێش بووین بەڵام دەتانم برێم لە کەم ئەزمموی یاریزانەکان و ڕاگررتنی دەوری لۆماوەی 10 ڕۆژ 12 ڕۆژ تاسیراتە چتەواوی لەسەر بابرن توانای جستەی یاریزانەکان هەبوو تیپی بەرامبەر بابرن لە جێمی دووەم دەتانم برێم لە ڕووی بەدەنیەوە لە ڕووی لیاقەوە لەمە باشتر ئامادە بوون و توانیان بەلیاقی خۆیان مەسەلەن بە تاقی خۆیان زەخ لە سەمە بکەن و دوو گۆڵ لەمە تۆمار بکەنەوە دەتانم برێم ینی کەم ئەزمموی یاریزانەکان و لەگەر گۆڵ یەکەم و پەنەرتی و هەندێک تێکچوونێک پێوان دیار بوو کۆنتترۆل یاریەکەیانە دەستدایدی بەس هەر باشە ینی سپێنیدی تۆپانەیە دەبی تەعاملکەی بدۆڕێن ببێ بەناوی خۆی بەخشندۆ مێرەبان گێمی یەکەم بە حکمەوەی ئێمە ئەمڕۆ نەقسمان هەیە یاریەکی باشمان کرد بەڵام موفق نەبووین لە پێشەوە گۆڵمان لێکرا گێمی دووهەم یاریەکەمان گۆڕی تەشکیلەمان گۆڕی سڵفە بە هەڵەیەکی بچوو گۆڵمان خوارد بەڵام توانیمان هێدی بگەڕێنەوە بۆ یاری و گۆڵی یەکسان بوونیشمان کردەوە توانیمان دوو گۆڵ ئەنجام بدەین فرسەتی بەجددی فرسەتی گۆڵی بردنەوەشمان دوو جا سێ جا بۆ ڕەخسا بەڵام خۆی گەورە موفقی نەکردین ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو خۆی گەورە موفقمان بکە پشتی بۆ وەسین